ئەندام و کادیرانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری مەڵبەندیەکی ڵبجا کۆتا هەڵمەتی بانگەشەی ڵبژاردنیان ئەنجامدا و لە شەقام و بەشێک لە ڕێگاسەرەکیەکانی شارەکە پۆستەر و وێنەی کاندیدەکانی لیستی 104 و ئاڵا و دروشمەکانی کۆمەڵیان هەڵواسی. ئەم شەو وەکتی مەکانی مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی ئیسلامی لەژێ دروشمی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین بە هەمان گوڕوتینی سەرەتای دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردنەوە ئەم شەو لەبەرەوەی لە شەوانی کۆتایی بانگەشەی هەڵبژاردن نزیک دەبینەوە بە هەمان گوڕوتینەوە دەستمان پێ کردووە بە هەڵواسینی لافتە و پۆستەراتی کاندیدەکانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لیستی جوامێری بە ئومێدەی کە بتوانین زیاتر لیستەکەمان بە جەماوەری دڵسۆزی خۆمان بناسێنین و بتوانین دەنگ و متمانەی جەماوەری ناوچەکە و هەرێمی کوردستان بەدەست بێنین ئینشاءڵڵا. ئەندامانی کۆمەڵی ئیسلامی سەربەرزانە و لێبڕاوانە هەوڵ دەدەن لیستەکەیان لە ڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەر بخەن و دڵسۆزانە بە شەو و بە ڕۆژ لە نزیکەوە بەردامەی لیستی 104یان بە خەڵکی گەیاندووە داواش لە وڵاتیان دەکەن لە ڕۆژی 12/5 بەدەنگەکانیان لیستی مەردایەتی وەڵوێست سەر بخەن و نوێنەری ڕاستەقینەی خۆیان بۆ داکۆکی لە بەرژەوەندەی گشتەکانی کورد بنێرنە بەغدا. جەماوەری هەڵەبجەی شەهید داواکارین پشتیوانمان بن بۆ سەرخستنی ئەم لیستە و ئینتیزاری هەر ئەوەشیان لێ ئەەکەین چونکە لیستی کۆمەڵ لیستی ڕاستگۆییە لیستی خەڵک و بەرەی خەڵکە هەر ئەوە ئینتیزارمانە کە سەری خەن و لە ڕۆژی دەنگدان دەنگ بدەن بە لیستی 104 لیستی کۆمەڵی ئیسلامی. هیواداریشین دەنگدەران بتوانن متمانەی خۆیان بەخشن بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی چونکە بە هەڵوێستەکانی ڕابردووی دیارە کە جێگەی ئومێدە بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان بۆیە بە دەنگەکانی ئێوە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی زیاتر و ڕوونتر و جوانترە بن بەرامبەر بە داخوازی ڕاوەکانی گەلی کوردستان بە گشتی. کۆمەڵ باڵوێستەکانی لە ماوەی ڕابردوودا سەلماندی کە هەمیشە لەبەرەی خەڵک و بەرژەوەندیەکانی میلەتەکەیەتی و بڕیار وەڵوێستەکانیشی لە پێشاتەکاندا پڕ لە مەردایەتی بووە. بەرنامەی نوێنەرانی کۆمەڵ و لیستی 104 لە داهاتووشدا شەڕکردن دەبێت لە پێناو بەدەستهێنانی مافەکانی موچەخۆران و مافە گشتیەکان و گەڕانەوەی دادگەری بۆ سەرجەم چین و توێژەکان لە هەرێمی کوردستان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.